من خۆم هونەرمەند بووم بەڵام وازم لە ڕسم کێشانێنە بەهۆی ئەوەی ڕسمەکانم ئیرۆتیک بوو ئیتر زۆر کۆمنتی ناشیر نوشتم بۆ هات ئیتر وازمێنە پێم وا بێتن لە دەست هەموو هەردوویانە کۆمەڵگە و ئافرەتیش ینی خۆی تونند و توژی کە بەرامبەر ئافرەت دەکرێت دەمینێتەوە لەسەر کارکتریستیکی ئافرەتەکەی کە چەند شخصیاتی بەخوەتە و لەسەر کۆمەڵگا ئەوە دووەم شت و ئەساسی ترین شتیش با بڵێن عایلەت زۆر دەور دەبینیتن بەڕاستی ئەگەر عایلەیەکی باشت هەبیتن لە پشتت بیتن ئەو کاتەی زۆر بە ئاسانی دەتوانرێتن مافی خۆت بپارێزی بەڵام ئەگەر وانە بیت ئەو کاتێ تەنانەت کۆمەڵگاش دەتوانێتن تونند و تیژیت بەرامبەر بکرێتن بەس پێم باشە ینی بۆ ئەوەی ئافرەت تونند و تیژی بەرامبەر نەکرێتن ینی لە کۆمەڵگادا زۆرترین ئەو دەستگایانە بکرێتەوە کە پاراستنی ئافرەت دەکرێتن ڕاستی پێت وایە تونند و تیژی دژی ئافرەتان تەنها هێرشکردنە سەر ئافرەتەکەیە یاخود زۆر بابەتی تریش هەیە دەبێتە تونند و تیژی دژی ئافرەتان بەڵێ زۆر بابەتەیە بۆ نمونە بەسیترین شت ئەگە زۆر جار هەیتمان ئافرەت با بڵێن هونەرمەندە بە کۆمنتێک تونند و تیژی دەکرێتە سەر بە تعلیقێک تونند و تیژی دەکرێتە سەر ینی هەموو شتێک ئەوە دەگرێتەوە کە بڵێن ئافرەت تونند و تیژی بگرێتە سەر بەڵام خودی ئافرەتەکە تا چەند بەقوەتە بۆەوەی نەتوانرێتن ئەو تونند و تیژیانە بگرێتە سەر جارێکە بووە کە قسێکی ناشرین دڵی تۆی ڕەنجابێ وەکو ئافرەتێک یاخود بەسەر هاتێکت هەبێ کە لە ژیانی خۆتدا ڕوویدابێ و بەتون ئەوات دانابێ کە ئەمە تونند و تیژیە بەڵێ ئەو شتە بووە من خۆم هونەرمەند بووم بەڵام وازم لە ڕسم کێشانێنە بەهۆی ئەوەی ڕسمەکانم ئیرۆتیک بوو ئیتر زۆر کۆمنتی ناشیر نوشتم بۆ هات ئیتر وازمێنە کاردانەوە چی وەڵاهی دڵم شکا چاش نەبوو نەوەڵڵا چاک نەبووە بەڵام بەشتی تر خۆم بەخوت کردووە ئیتر ئەو بوارەی کە حەزم لێ وازمینە لە بوارێکی تر خۆم بەخوت کردووە ئیتر یعنی هەندێک شت هەیە تەسیریم لێ ناکات بەڵام پێشتر زۆر تەسیری دەکرد هیوادارم گەڕێمەوە 2 ساڵ پێش ئێستا یعنی حەزت لەوە نییە کە 2 ساڵی تر بە هەمان ڕێتمی پێشتر یعنی ئەو با بڵێن ئەو کەسایەتیە ئێستا هەیتم ئەگە 2 ساڵی تر پێش ئێستا هەم بە تەسیری لێ نەدەکردم